ئیسرائیل زۆری پێخۆشە گوێبیستی سەرۆک جۆ بایدن بێت لە سەردانەکەی داهاتووی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست پەیوەندە دیبلۆماسیەکانی نێوان ئیسرائیل و سعودیە ڕابگەێنێت. لە قودسەوە فڕۆکەی سەرۆک جۆ بایدن بەرەو سعودیە دەڕوات لەگەڵ خۆیدا لە ئێمەوە پەیامێکی ئاشتی و هیوا دەبات. ئیسرائیل دەستی بۆ هەموو وڵاتانی ناوچەکە درێژ کردووە، داوان لێ دەکات کە پەیوەندیمان لەگەڵدا ببەستن. شرۆڤەکەرانی ئیسرائیلی پێیان وایە لە کاتێکدا ئەگەری ئەوە نییە لە ئێستادا پەیوەندە دیبلۆماسیەکان ڕووبدات، بەڵام محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە وردە بەرەو ئاراستەیە ئەڕوات لەگەڵ هەندێک چاکسازی تردا. ئەو دەزانێت کە چیتر سعودیە ناتوانێت لەسەر بنەمای نەوت ئابووری هەموو وڵاتەکەی دابین بکات، هەر بۆیە پێویستیان بە مۆدێرنکردنی داهاتەکانیان هەیە. ئەو وڵاتەش کە سەرکەوتوترین وڵاتە لەو کایەدا ئیسرائیلە، لە هەمان کاتدا لە ڕووی استراتیژیە و ئیسرائیل سەلماندوێتی کە تاکە وڵاتە توانای کۆنتڕۆڵکردنی ئێرانی هەبێت لە سووریا و ناوچەکەدا. چاوەڕوان دەکرێت سەرۆک بایدن گروپێکی بەرگین ناوچەیی لە ئیسرائیل و سعودیە ڕابگەێنێت، ئەوەش لەسەر بنەمای کۆبوونەوەکانی ئەم دواییەی لوتکەی نێوان ئیسرائیل و هاوپەیمانە عەرەبیەکانی ناوچەکەیە، بەڵام فەلەستینیەکان بانگێش ناکرێن تاوەکو بچنە ناو ئەو هاوپەیمانەتیەوە کە ئەوان بە توندی دژایەتیان کردووە. هەرچەندە سەرۆک بایدن لە سەردانەکەیدا لەگەڵ سەرۆکی فەڵەستینی مەحموود عەباس کۆ بێتەوە، بەڵام سەرکردە فەڵەستینیەکان بێزارن لە سەردانەکەی بایدن کە بەلای ئەوانە زیاتر بۆ قوڵکردنەوەی هاوپەیمانیە ناوچەیەکەی لەگەڵ ئیسرائیلدا نەوەک چارەسەرکردنی ململانیە و کێشەکانی نێوان ئیسرائیل و فلەستین. کۆبوونەوەی ئاساییکردنەوەی عەرەبی بەبێ کۆتایی هێنان بەداگیرکاری جگە لە وەهم و سەرابێک و پاداشێک بۆ ئیسرائیل هیچی تر نییە. سەرۆک بایدن لە سەردانی بۆ سعودیە هەوڵەدات ئەو پەیوەندیت چاک بکاتەوە کە بەهۆی کوژانی ڕۆژنامەوانی سعودیە جەمال خاشقچی لە ساڵی 2018 دەرهەق بە سعودیە لە ئەمریکا کەوتۆتەوە. پێشبینیش دەکرێت بایدن داوای زیادکردنی بەرهەمهێنانی نەوتی ئۆپێک بکات وەک جێگرەوەیەکی نەوتی رووسیا. ئەگەر بڕیارە تەنها وەکو سەردانێک سەیری بکەین کە فەرمان دەدا بە سعودیەکان بەرهەمهێنانی نەوت زیاتر بکەن، پێتان دەڵێم سەرکەوتوو نابێ، چونکە زۆر شت هەن پێویستە باز بکرێن، لەوانە ئاسایشی نەتەوەی سعودیە لە ڕووی هەڕەشەکانی ئێرانەوە. لە کاتێکدا باز لە هەڕەشەی ئێرانەکرێت، ئیسرائیل و سعودیە زۆر شتی هاوبەشیان هەیە. شرۆڤەکەران لەسەر ئەوە کۆکن کە پاڵنەری دیبلۆماسی ئەمریکا دەتوانێت یارمەتی دەربێت لە فراوانکردنی پەیوەندە دیبلۆماسیەکانی ناوچەکەدا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی لیندا گرادیستن لە قودسەوە.